ئێمە ڤالسمانەیە ڤالس دوم دوم تەکە دوم تەک تەکە تەکە دوم دوم تەک باشە لە دوای منۆ باش نییە؟ من وەک فێرخوازێک بەشدارم لەکردنەوەی ئەم خولە شایانی باسەکردنەوەی ئەم خولەش لەلایەن گروپی موسیقینەوەی باوەنورەوە بە سەرپەرشتی ماوەسان نامدار دەستی خۆش بێ کە هەستاوە بەکردنەوەی ئەم خولە بە شێوەیەکی خۆبەخشانە ئەمەی شووە ئەکا زیاتر خوێنی گەرم بەهرە و توانای گەنجانی شارەکە بێتە پێشەوە بە تایبەتی لە بواری موسیق شایانی باسە ئەمە یەکەم خولی موسیقە لەم جۆرە لە ناحەی باوەنوردا ئەم ڕیتمە خۆی خاوە ئەگەر تۆ بێت و بە سەریعی بیژەنی ئەو کاتە لە گەڕیان دەرەچێت ناتوانای ناوی بنێ ئەوە گەڕیان باشە هێڵا لە دوای منەوە کاکە باشە دوای ئەوەی لایەن گەنجانی باوەنورەوە داوامان لێکرا کە خولێکی دەف لەم شارۆچکایە بکەینەوەی ئەمەش وەکو دڵسۆزیەک و خەمخۆریەک بەو گەنجانە هەڵساین بە ئەنجامدانی ئەو خولا وەکو گروپی موزیکی نەوای باوەنور بەندەش وەکو سەرپەرشتیاری خولەکە خۆبەخشانە هەڵسان بە ئەنجامدانی ئەو خولا و خۆشبەختانە خولەکە زۆر بە سەرکەوتوی بەڕێوە دەچێت فێرخوازانیش ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەپۆرۆشتر و گەرم و گورترن بەرامبەر بە خولەکە و ژمارە ئەو فێرخوازانش کە لەم خولا بەشدارن 20 فێرخواز دەبێت تەمەنیان لە نێوان 13 بۆ 37 ساڵە دەبێت ئەتوانم بڵێم ئەمە یەکەمین دەرفەت و یەکەمین کاری هونەری لەم جۆرێکە لە شارۆچکەدا ئەنجام بدرێ ئێمە لێرەدا ڕووی دەمان دەکەینە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری گەرمیان چیتر باوەنور و گەنجانی باوەنور نەخاتە دەرەوەی کار و پرۆژە هونەری و ڕۆشنبیریەکانی چونکە لە باوەنورە فەرمانگەیەکەیە بە ناوی فەرمانگەی ڕۆشنبیری باوەنور و ئەم فەرمانگەیە خاوەنی بینایەکی مۆدیێرنە کە دەتوانرێت هەموو کار و چالاکیەکی ڕۆشنبیری هونەریتی ئەنجام بدرێت.